بۆ جاری دووەم بەشێک لە کارمەندانی خۆبەخشی کردی تەندروستی هەڵەبجە لە دژی دەستبەکارنەبوونیان و نەکردنەوەی نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوانی کیمیابارانی هەڵەبجە لە بەردەم دیوانی پارێزگای شارەکە گرت بوونەوە. ئەو کارمەندە خۆبەخشانە دەڵێن لەلایەن بەرپرسانی هەڵەبجەوە بەڵێنیان پێدراوە کە مانگی 4 نەخۆشخانەکە بکرێتەوە، بەڵام مانگێک بەسەر بەڵێنەکانیان تێپەڕ بوو و ئاسۆیکردنەوەی نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوانی کیمیاباران دیار نییە. ئاشکرایە لە یەکی سێوە ناوەکان ڕوانی ئەنجومەنی وەزیران کرا بە فلتەری لیژنەی وەزارەتی تەندروستی تێپەڕیوە، هیچ بیانویەک نییە بۆ دواخستنی ناوەکان، بەڵام هۆکارەکەشی نازانین بڵێن بەداچوونیشمان کردووە لە پەرلەمانتاران و لە بەرپرسانی ئێوە کەس ینی وەکو بێخەبەریە گوان لە ناوەکان هەرێکیان و شتێکەڵێن نازانین هۆکارەکە ئەبێت چی بێت، حیزبی بێت یان خۆیان تەئەخیرەکەنیان هۆکاری دارایی هەیەیان چ شتێک. پارێزگار خۆی لە بەڕاستەوخۆوتی کە 4 جارم قسەی دووبارە کردەوە کە مانگی 4 ئەم نەخۆشخانەیە ئەکرێتەوە و دەوامی تێ ئەکرێت. تا ئێستاش هیچ ئەو مانگی 5 هیچ ڕەنگێکینە. بە ئامانجی چارەسەرکردنی بەرکەوتوانی کیمیابارانەکەی هەڵەبجە ماوەی 11 ساڵە بڕیاریکردنەوەی ئەم نەخۆشخانەیە درراوە. نزیکەی 2 ساڵە نەخۆشخانەکە تەواو بووە و بڕیاری دامەزرانی 284 کارمەندی بۆ دەرچووە لە دوای ڕەوانەکردنی ناوی دامەزراوان بۆ ئەنجومەنی وەزیران، بەڵام 3 مانگە تا ئێستا واژۆ لەسەر ئەو 284 کارمەندە ناکرێت. لە گرتبوونەوەکەشیاندا خۆبەخشانی تەندروستی جوڵامێکی بەرپرسانی هەڵەبجان وەرنەگرت بە بیانووی ئەوەی پارێزگار لە سەفەردایە. هاوکات بەشێک لەو کارمەندانی کە بڕیاری دامەزراندنیان دەرچووە نیان شاردەوەکردنەوەی نەخۆشخانەکە و دەست بەکاربوونیان بۆ هۆکاری حیزبی و ململانەی نێوانی کێتی و پارتی دەگەڕێنەوە. ئەمڕۆ ئێمە هاتوین لە بەردەم بینای پارێزگارین، بەڵام بەداخەوە بەڕێز پارێزگاری هەڵەبجەی شەید لێرە وجودی نییە و هیوادارین پارێزگار و سەرۆکی حکوومەت و جەگری سەرۆکی حکوومەت لەگەڵ وەزیری تەندروستی زۆر بەجددی لەسەر خەت بن بۆ جێبەجێکردنی ئەو بەڵێنانی کە لە پێشتر داویانە بۆ ئەوەی وەکو بەڵێنەکانی ڕابردووی لێنێ بۆ کردنەوەی نەخۆشخانەکە لێدوانی پێچەوانەی بەرپرسانی تەندروستی هەڵەبجە و وەزارەتی تەندروستی بۆتە جێگەی نیگەرانی هاوڵاتیانی هەڵەبجە و ئەو کارمەندانی ناوێن بۆ دامەزراندن لە نەخۆشخانەکە گەڕاوەتەوە و لەلایەکی دیکەشەوە بەرکەوتوان و بریندارانی چەکی کیمیاوی هەڵەبجە دڵگرانن کە هیچ بەرکەوتوویەکی کیمیاباران سوودی لەو نەخۆشخانەیە وەرنەگرتووە. تا ئێستاش بۆ وەرگرتنی چارەسەر دەبێت پەنا بۆ دەروی وڵات ببن. ئەو کارمەندانی ناوێن لە نەخۆشخانەکە گەڕاوەتەوە جەخت دەکەنەوە لە ئەگەری دەستنەکەوتنی وەڵامێکی دڵخۆشکەر ئەوە پەنا بۆ ئەنجومەنی وەزیران دەبن و شارەکانیان بۆ دەست بەکاربوونیان لە نەخۆشخانەکە چڕ دەکەنەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.